بەڵێ بەرەزان هەست سەبارەت بە دوا پێشهاتەکان دکتۆر محەممەد ئەحمەد سەرۆکی ئەنجومەنی شورای یەکگرتووی ئیسلامی کوردستان لە سلێمانی لەگەڵماندا لەسەر هێڵی تەلەفۆن. سڵاو لێ بێ کاک محەممەد. لژنەی ئەمنی سلێمانی ڕایگەیاندووە کە ڕێگە بە هیچ گردبوونەوە و خۆپشاندانێکی بێمەڵەت نادەن. ئایا ئەو بۆ گردبوونەوەکە ئەوەی کە بڕیارە سەعات 2 ساز بکرێت هیچ مۆڵەتێکتان وەرگرتووە؟ ئێمە بڕیار بوو لە بەردەرکی سەرا و گردبوونەوەی بکەین، بەڵام لەبەرەوەی حکوومەت داوای لێ کردین کە لەوێ نەیکەین، بۆیە ئێمە ئێستا بڕارمان داوە لە بەردەم بارەگاکەی خۆمان لە پەنای بینی ئێمە و پارکی ئازادی لەسەر ئەو جادەیە و ئێستا وەفدێکمان لای پارێزگایە لەگەڵ پارێزگار کۆبووەتەوە و لەگەڵ بەڕێز حاکم قادر کۆبوونەتەوە بۆ ئەوەی ڕێکەوین لەسەر ئەم شوێنە کە شوێنێکی نزیکی مقەڕەکەی خۆمان لە بەردەم مقەڕەکەی خۆمان هەیە و کۆنتترۆڵی بکەین و ئێمە ئەمانەوێت تعبیر لەم مەسڵومیەتەی خۆمان بکەین و بە شێوازی ناتوند و تیژی خۆمان ڕەتی ئەو تند و تیژیانە ئەەکەینەوە کە بەرامبەر بە ئێمە کراوە. ئێمە لەگەڵ هیچ کارێکی تون و تیژی نین، لەگەڵ هیچ کارێکی نایاسایی نین و ئێمە تەنها تعبیر لە مەزڵومیەتی خۆمانەکەین کە بەڕاستی ئەمە زوڵمێکی گەورەیە و چەند جاریش دووبارە بێتەوە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەکرێت بەبێ هیچ مبەڕرێک، یعنی هیچ مبەڕرێک نییە. هەموو کەس ئەزانەیە کە یەکگرتووی ئیسلامی کوردستان بەردەوام کاری لەسەر چاکسازی کردووە، بەردەوام ڕۆشنبیری ناتن و تیژی بڵاوە کاتەوە، گیانی پێکەوەژیان قوڵە کاتەوە، ناوماڵی کوردی یەکە خاتەوە، هەموو کە شایەتی هەڵوێستەکانمانە لە هەموو کاتێکە ئەم کارەتون و تیژەی کە بەرامبەر بە ئێمە کراوە ئەمە زوڵمێکی گەورەیە لە ئێمە کراوە و ئەمانوێ دژی ئەو زوڵمە هەڵوێست دەنگ بەرزکەینەوە کە ئێمە خەڵکێکین لە غەیری خێر و خۆشی ئەم هەرێمە و ئەم میلەتە زیاتر هیچمان پێ نییە، بەڵام ئەمە زوڵمە لە ئێمە کرێوە دەنگە بەرامبەر ئەم زوڵمەوە کە لە ئێمە بەرزەکەینەوە، بەڵام بە شێوازی یاسایی و لە چوارچێوەی گوتارێکی ناتوند و تیژی سیاسیانەی یاساییە. بەڵێ کاک دکتۆر دیارە بەپێی زانیاریەکان هاندانی خۆپشاندانەکان بەپێی زانیاریەکان وا وترا کە لە وتاری هەینیە مامۆستایەکی ئاینی باسی لەم بابەتە کرد و مەسلەی مەیفرۆشتن مەیفرۆشەکان هەروەها سنتەرەکانی مەساج. ئەو کەسەی ئەو مامۆستا ئاینی کە ئەم وتاری پێشکەش کرد بوو ئایا سەر بە ئەنجومەنی ئێوە یاخود سەر بە یەکگرتووی ئیسلامیە؟ ئێمە لە زاخۆ هیچ وتار خوێنێکمان نییە، وتار خوێنێکمان هەبوو، دوو وتار خوێنمان هەبوو کە زیاتر لە 10 ساڵە فەسڵ کراون و ئەو وتار خوێنە ئەوەندەی پێمان گەیوە پارتیە سەر بە دەسەڵاتە ئیتر بەچی دافعێک ئەوەی کردووە ئێمە ئاگادار نین لە ڕاستیە، لەبەرەوە ئێمە هیچ وتاربێژێکمان لەوێ نییە و ئێمە بەڕاستی سەقافە و سیاست و بەرنامەی ئێمە وانە. ئێستا ئێمە باسی مەساجەکەن لە پەنای مەڵبەندەکەی خۆمانە مەساجێکی لێیە ڕۆژێک لە ڕۆژان شتێکمان دژی نەکردووە بە بەردەوام دوکانەکانی مەیفرۆشی لە پەنای مەکتەبی سیاسی و چونکە ئێمە قەنەعەتمان وایە بە پەروەردەکردن شتە خراپەکان چارەکرێ نەک بە تند و تیژی. لەبەرەوە ئەگەر شتێکیش خراپێ ئێمە ڕێبازی پەروەردەکردن و قەنەعەت پێکردنی خەڵکمان گرتۆتە بەر و ڕێبازی یاسایی و لە پەرلەمان و لە ڕێگەی یاساوە ئیشەکانی خۆمانەکەین
نەک لە پشت پەردەوە و خەڵکان بدەین ئەوە لە ڕاستیە کارێکە هەموو کە دەزانی ئەوانشی کە ئیسا ئیتیهامی یەکگرتووەکەن ئەوە کڵاو لەسەر ویژدانی خۆیان دانێن ئەگینا ویژدانی خۆیان نەزانێ کە یەکگرتووی ئیسلامی کوردستان دوورە لەو جۆرە سەقافەتانە و ئەمە تەنها بڕوبیانیەکی بێمانایە و ئەمە زوڵمێکی بێڕتوشە واضحە بەڵێ کاک دکتۆر لە بەرامبەر یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە کرێ بۆ ئەوەی ڕێبازی چاکسازی خۆی واز لێ بێنێ بەڵام ئێمە جەماوەری خەڵکی کوردستان دڵنیاکەینەوە کە لە خەباتی چاکسازیانەی خۆمان کۆڵ نادەین و لاش نادەین. کاک محەممەد سەبارەت بە خۆپشاندەران ئەوانەی کە دوێنێ هێرشیان کردە سەر سنتەرەکانی مەساج هەروەها دوکانەکانی مەیفرۆشتن کە سووتاندیان ئایا هیچیان سەر بە ڕێخستنەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان بوون یان زۆربەیان یان ژمارەیەکیان تێدا بوو کە سەر بە ڕێخستنەکانی یەکگرتوو بن بەپی زانیاریەکانی تۆ بڕواناکەم دۆستێکی یەکگرتوویشان تیا بوو بێت دۆستێک ئەوانەی کە کردویانە زۆر ئەگەر قەرارە دەستێکی لە پشتۆ بێ بەدڵنیاییەوە یەکگرتوو نییە و ئەفرادی یەکگرتوو لەو مەسەلانە بەشداری ناکاوە ئەو کەسانەی کە ئیتیامی یەکگرتووەکەن ئەیانەوێت لە مەسئولیت ڕابکەن و ئەیانەوێت ئەو مەسئولیەتەی کابووە لە پایابوونایە ئەیانەوێت بیدەن بەسەر غەیری خۆیانە وإلا هەموو خۆشیان نەزانن کە یەکگرتوو بە تەواوی تەمەنی 17 ساڵی سەلماندوویەتی کە لەو جۆرە ممارەسانەی نییە و قەنەعەتی پێی نییە و کاری لەسەر کردووە بەردەوام لە ڕێگەی پەروەردەکردن و قەنەعەت پێکردنەوە خەڵک لە دیاردەدێ و خراپەکان لابدان نە لە ڕێگەی تون و تیژی و هەڵقوتانە سەر شوێنە گشتیەکانەوە لەبەرەوە ئێمە بڕوان ناکەم دۆستێکی یەکگرتووشی تیا بوو بێت. کەواتە کاک محەممەد لە پایچی ئێوە پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبار دەکەن بەوەی کە ئەوان هێرشیان کردووە سەر بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کاتێکدا کە لە وێنەکانیشدا دەیبینین هێز ئەمنیەکان یان پارتی دیموکراتی کوردستان بەتایبەتی نەیتوانی شوێنە گەشتیارەکان یاخود ئوتێلەکان دوکانەکان بپارێزێ. ئێمە ئیتیهامی پارتی لەوەکەین ئەو دەسەڵاتە ئەو مەسئولە هەر کەسێک لەو شوێنانە هەر کارێک بکە دەسەڵات لێ بەرپرسیارە دەسەڵات ئەبێ لە پای مەسئولەتی خۆیان بێ. ئێمە پۆلیسمان ئاگادار کردووە پێشەوەی هیچ کەسێ نزیکی مەقەڕەکانمان کەوێ لە کاتێکا لە جیاتیەوەی هاوسۆزی خۆیان و ئامادەیی خۆیان و بێن هاوکاریمان بکەن کە نێڵن خەڵکەی قەنەعەت پێ بکەین بەعکسەوە هەڕەشاکەن ئەڵێ ئەبێ باسی ئەمەی خۆتان بدەن کاکە ئێمە ئاگامان لە مەسەلانە نییە ئێمە دووری لە مەسەل نانا ئێوە بێ باسی ئەمانە بدەن. ئەمە لە ڕاستیە ئیتیهامی پارتی دیموکراتی کوردستان لەسەرەوەیە هەر کەسێکی تریش بێ پارتی مەسئولە لەوێ مەسئولە حکوومەتە لەبەرەوە مەسئولیەتەکە ڕوەکاتە ئەو. کاک محەممەد بەپێی زانیارەکان هەروها وێنەکان ئەوە دەردەخەن ئەگەر بیبینیت لە ئێستادا هێزەکانی ناخۆ نەیانتوانیوە بە شێوەیە کە بارگاکان هەروەها بەگشتی سنتەرەکانی مەساج شوێنە گەشتیارەکان کۆنتترۆل بکەن و بیپارێزن لە هێرشکردنە سەریان. کەواتە بۆ ئێوە تەنها پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبار دەکەن لە کاتێکە کە جەنابەت دەڵێ ئەوان بەرپرسیان بەڵام بەگشتی ئەمان لە دوورەوە شوێنە گەشتیارەکان و بارگاکان نەیانتوانی بۆ شێوەی بیپارێزن ئەوەی کە دەیبینی لە وێنەکانە. لە ڕاستیە ئەوان نەیانویستووە نەک نەیانتوانیوە بیانویستایە ئەو خەڵکە ئەوەندە باشە ئەوان بۆ شوێنە گشتیەکان نەیانتوانی بەڵام بۆ بارەگەکانی یەکگرتوو بۆچی نەیانتوانی ئەیانتوانی بێن بارەگاکانی یەکگرتوو لە دوورەوە و ئەندامانی یەکگرتوو هاوکاری بکەن نەک تەهدیدیان بکەن هاوکاری بکەن کە کاکەوەرن با پێکەوە ئەم نێڵن ئەم تویژە ڕوو بکاتە بارەگای یەکگرتوو. کاک محەممەد جەنابەت بەڵێ بیانوویەک ئەو خەڵکە هانە درێ بۆ ئەم مەسەلەیە. کاک محەممەد بەڵێ کاک محەممەد ئەگەر جەنابەت پێت وایە کە ئەوان نەیانویستووە پێت وایە کە ئەوان نەیانویستووە کۆنتترۆلی باردۆخەک بکەن بەڵام بەرژەوەندی هێزەکانی ناوخۆ لە چیدایە کە ڕەوشی ئەو شارە شارێکی گەورەی وەکو دهۆک یان قەزایەکی وەکو زاخۆ کە شوێنێکی گەشتیاریە بەرژەوەندی ئەوان لە چیدایە کە بیانەوێت یان نەیانەوێت بیپارێزن بەو شێوەیە بەرژەوەندی ئەوان لە چیدایەکەواتە ئێمەش لەوە تێناگەین بۆچی دەسەڵاتێک بەو شێوەیە لە ئاست مەسئولەتی خۆیان نابێ یا ئێوێ حاڵەتێکی گشتی ڕووی داوە ڕەنگە حاڵەتێکی گشتی بوو بێ بەڵام ئێوێ شەماعەیەک بدۆزێتەوە
بۆ ئەوەی بیدا بەسەریا و ناتەواویەکانی خۆیان یا تووڕەیی خەڵک کە هەر جارەی بە شتێک تعبیری لێدا بپێچێ بە مەسەلەیەکی ترەوە ئەگینا ئێمە لە کاتێکە بەینمان خۆش بوو لە کاتێکا کە پێکەوە لە فکری ئەوا بووین کە پرۆژەی چاکسازی بێتە بەرنامەی حکوومەتی ئایندە و پێکەوە لایەن ئۆپۆزیسیۆنەکان پێکەوە کار بکەین بۆ ئەوەی پرۆژەی چاکسازی بێتە پرۆژەی چاکسازی تەوافقی بینی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و ناوماڵی کوردی زیاتر یەخەینەوە و لە بەردەم هەڕەشە دەرەکیەکانە پێکەوە هاوڵێز بین. بەڵێ کاک محەممەد ئەکرێ کاک محەممەد تا چەند ڕاستە نازانم هیچ پاساوێکی کاک محەممەد تا چەند ڕاستە کە دەوترێت بە پێی زانیاریە کە نزیکەی 20 کادری یەکگرتووی ئیسلامی کوردستان دەستگیر کراون و لە نێویاندا ئەندام پەرلەمان هەن تا چەندەوە ڕاستە؟ بەڵێ ئەندام پەرلەمانەکانمان ئەندامی سەرکردایەتیمان گیراون و ئێستا تام دقەیەش ئەوەنەی خەبەرمان هەیە لە گیراون و خەڵکانێکمان هەن هێشتا کە گیراون ئەسەریان دیار نییە نازانین لەکوێن. بەڵێ 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 کەواتە ئێوەکو جەناب دۆکو سەرۆکی ئەنجومەنی شورای یەکگرتوو وەک لە دوێنێەوە دەوترێت کە لایەنگرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەنیازی ئەوەن کە ناوچەکان یاخود بارەگاکان بپارێزن لە ئێستادا دوای ئەوەی کە سوتێنرا بێگومان. بەڵام ئێوە هەڵوێستی ئێوە چییە یاخود ڕوونکردنەوەی ئێوە چییە پەیامی ئێوە چییە بۆ لایەنگرەکانتان لەو دەڤەرە؟ پەیامی ئێمە ئەوەیە کە بەڕاستی هەموو ڕێگایەکی یاسایی بگرنە بار و دوور بن لە کردداری توندوتیژیانە و بە سەقافەی توندوتیژی خۆیان وەڵامی ئەم کارە ناتوندوتیژیانە بدەنەوە. ئەوان پێویستە سوور بن لەسەر قەباتی چاکسازیانەی خۆیان ئەوان ئەبێت نمونەی خزمەت بن و یادی خزمەتگوزاری بەم هەرێمە و بەم میلەتە بەهێزکەین. کەواتە کاک محەممەد هیواتان هەیە بە کاک محەممەد خەڵکی کوردستان ئاگادار بێ و داواکەین کە هەموو ئازادی خوازێ هەموو دژی زوڵم و سەمێک هاوسۆزی خۆی دەرببڕێەوە دژی ئەم جۆرە کردارە ناشایستە و نەخوازراوانە بێ و ئەمە هیچ لەبەرژەوەندی هیچ کەسێک نییەوە ئەمە زەرەر لەم هەرێماداوە. کاک محەممەد جوانی ئەم هەرێما خاتە ژێر پرسیارەوە ئێمە. بەڵێ کاک محەممەد سەرۆکی هەرێمی کوردستان بڕیاری داوە کە لیژنەیەک پێک بهێنێت بۆ بەدواداچوون و لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی دوێنێ و ئەمڕۆ. ئێوە چی دەڵێن سەبارەت بەو لیژنەیە پێگەنانی ئەو لیژنەیە؟ وەڵای ئێمە بە هەر کردارێک کە ببێتە هۆی دەرکەوتنی خەڵکی خراپکار و خەڵکی زاڵم و ئەو کەسانی چوونە سەر مقڕەکانی یەکگرتوو سووتانیان ئەگەر بە سزای یاسایی خوانیان بگەێنن پێمان خۆشە. بەڵام تەنها هەر لیژنە دروستکردن و نەتیجە هیچ نەبێ ئەوە بەڕاستی خەڵک وەرز بووە لەوەی کە زۆر لیژنە دروستەکرێ بەڵام هیچ نەتیجەی نییە. بەڵێ دکتۆر محەممەد ئەحمەد سەرۆکی ئەنجومەنی شورای یەکگرتووی ئیسلامی کوردستان سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ ئەو وێنانەی کە دەبینین دیمەنەکانی خۆپشاندانەکانن و هێرشەکانن بۆ سەر بارەگاکان بۆ سەر سنتەرەکانی مەساج و دوکانی میفرۆشتن ئەوەی کە دەبینین لە دوێنێەوە چەندین بەیاننامە و ڕاگەندرا و بڵاو کرایەوە لەلایەن لایەنە سیاسیەکانەوە لەلایەن هێز ئەمنیەکانەوە ئەوەی کە ئەو دوو هەڵوێستە سەرەکی هەیە یەکگرتووی ئیسلامی کوردستان پارتی دیموکراتی کوردستانی تۆمەتبار کرد بەوەی کە ئەوان لە پشت ڕووداوەکەن و لە بەرامبەردا چەندین بەیاننامەی بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان یەکێک لەوانە علی مستەفا کە بەرپرسی لقی هەشتی پارتی دیموکراتی کوردستان لە زاخۆ بە وەکالەت ئەو ڕاگەیاندبوو کە ئەوان نیگەرانی خۆیان دەردەبڕن بەرامبەر بە ڕووداوەکان و بە هیچ شێوەیەک پارتی دیموکراتی کوردستان لە پشت ڕووداوەکانەوە نییە بە پێی لێدوانی علی مستەفا هەروەها ئەوەشی ڕاگەیاندبوو کە هێز ئەمنیەکان هەوڵیان داوە کۆنتترۆڵی ئەو ڕووداوانە بکەن بەڵام نەیانتوانین. بله تماشاوان اینجا و تماشا کردی دکتر
محمد احمد سروك جبهة شورای گرتوی اسلامی کردستان تکست سرنده کرد کنها گله اندامنوان جبال هزین اولکاری بهدینا هاتنا گرتن نوا اندام سرکرداتی گرتوی اسلامی کردستان هر وها اندام پارلمان جلیسا گرتوی اسلامی کردستان نبودایه هر وها تکست سرنده کرد کو کادروین خواهند دادن کو دور کبن ل گانی طلاساندنه بله فاضل میران سکرتر مکتب سیاسی پارتی دموکرات کردستان جی که دور بیارین لدبر بهدینا چه بنا و هادش بوینه اف بویره لدبران بهدینا چبونه بونا و چند لیدید کو دسته کبل پیش و اودی بیجا جی ری نادین او فوزای در بازو و بودبره کدن هر وها میرانی همه جبه چند دیگه کو اف بویرین چبونه هاتینا روپوش کرن به دجاتیا جهنگشکاری جبر کو او وکی او دبیجا لهمو دولت که اسلامی جی بار او هتل او جهن مساج جهنه او مزگف جهنه واتا نینا اف تشتا بتن لولات مهبه بل كل الكويت السعوديه جايه لتركيا وماليزيا لتونس تفجر نهضيه اسلامي بريا لها البجارتنان راجع انجي كوف تشتات اصيها بن دمك بلامارا فان بارو او تشتاد هيتدان ما قوت رنگ كوماكا جن تورا افچاندا بناوی تقبل کرن ل دمک پارلمانرا دکان دن او خلک دن او هزین پلیسان هات کدان او ویان برف قای مقامیت هرشه بکن او بونا تشتكي منظم عنكو الريخصي لديد تماشاوان نجا اوان ها هين بينن وين راستقينا تايبت ين ارتيا لبويرين دبر بهدينان تایبەتی لە قەزای زاخۆ لە سێمێل لە قەسرۆکێ لە ناوەندا باژارێ دووکێ وەکۆین دەبینن حکوومەکە خەڵکان دنەبە خۆنیشاندانی بەرهەبوونە و خۆنیشاندان هاتە بە گواردن بۆ هەندە تۆندۆتیژیان و ئاگر بەر بۆ هەند دوکانان وەکۆین دەبینن شبلی دوکان لە چەند جهێن سیاحی گەشت و گوزاریژی لە دەبەرە بادینان ڕێپریڤان هێرشان بوونە ژوانە سێ ئوتێلین سیاحی یەن گەشتکاری لە قەزای زاخۆ دێ هاتنە شەوتاندن هەروەها ئۆتۆمبیل جی هەبوون هەروەها پێتری 20 کسان جهازین آسایش او پلیسی کو پرانی نافدا بون خلق بریندار بو هر وها خلق تایبەتی خودین جن گشت و گزاره اوتل موتل خارنگه داخل لهزن اولکاریه دکن لدور کو راوشوان بپارزن او جین وان بپارزن جبر کو مترسیوان هه کو جیرو پرو وانر شابن و کو دو شف مبوا خویا کری لمسيريك لناحيه مسيريك لناحيه سي في کو گریدای قضای سمرنا خلق الش ارش کره سرچانت دکانه کن ما يفروشنيش بليفان بارگه گرتو اسلامی کردستان جل سميلات شوطاندن گل دو نافندین رک خرابن جواکا سویلجیک رو پروان ایرشامبون و کو تت خویا کرنجیک دناوا او کسین کو دناوا خونیشاندانا بر هوا پرانیا و گنج لسراف 10 سالیه بو سراف 20 سالیه و هیچ دروش مو هیچ نویسینه که رسمی یه دیاری کریجی دناوا و یکدانینه هر لدروی که جی که دوه برو کو بیار چید بر پرس مالبند سزه گرتو اسلامی کردستان ل زاخو تایبت بین ارتی خویا کر حکومت رسیه رو پروهرش که ببن ل دیفرا هرش قومی هر وها بر پرس لقاهش یا پارتی دموکرات کردستان ل زاخو جی تکس کر کو بتو اوای که دست اوان کو پارتی دناوا وان ارشاندان نینه بلکه اوان حول ده روش کنترل کن ل کنترل روش دست وان درکتی و کو دبینن تضخم خو پیشاندانه او زوریا خو پیشانداران و کو این حال برچاون ویا هزن او لکاریه لزاخو نکارینا روش کنترل بکنه و یک جنسیاحی باجار زاخویه و اوتیل که کو رو پرو شوات بویه و کو هم دبینین حال سرکران نویا شوات دنوا و اوتیل بر بویه بەڵێ بەرەزان هەست سەبارەت بە دوا پێشادەکان عسمت ئەرگوشی بەرپرسی یاسایشی گشتی هەرێم لە هەولێر ئەوەی ڕاگەاندبوو کە بە هیچ شێوەیەک هیچ کادرێکی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەستگیر نەکراوە بە پێی لێدوانی ئەو لە لایەکی ترەوە فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئاشکرای کردووە کە ئەو ڕووداوانەی لە ناوچەکانی بادینان ڕوویان داوە بۆنی ئەوەیان لێدێت کە دەستێک هەبێت لە پشتیەوە بە پێی وتەی خۆی هەروەها ڕاشێگەاندووە کە ڕێگە نادەن ئەو فەوزایە بپەڕێتەوە بۆ هیچ ناوچەیەکی تر هەروەها بەگوێرەی لێدوانێک کە لە ماڵپەری نوچەنێت بڵاوکراوەتەوە فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت
ئەو ڕووداوی دوێنێ بەنسبەت ئەوانەوە مفاجئە بووە چونکە دوێنێ هەینی لە نوێژی هەینیدا مەلایەک فتوای داوە کە هەندێک شوێنی مەساج و هۆتێل و مەیفرۆشتن هەیە بە ناوی جیهادەوە خەڵکی هانداوە لە دژیان بە پێی وتەی خۆی هەروەها واش پێدەچێت کە ئەم کارە بە پێی بەرنامەیەک بووە هەروەها وتوێتی کە پێشتر داڕێژراوە ئەم پلانە و دەڵێت چونکە ئەو هەموو ڕاگەیاندە و ئەو هەموو لافتە دینەی هەڵیان گرتبوو ڕوونا کە سەر بە چه حزبێکن و وتیشی ئەوان بەرگری لە مەشروبفرۆشی ناکەن بەڵام ئەوانەی مەشروب دەفرۆشن مەسیحی و ئێزیدین و بەرگری لەوانە دەکەن. بله تماشاوان اینجا عاصمت ارگوشی رو ببره آسایش باجار اولیر تکیزی که کو وانزان یاریان رد که کو دنهادا تو اندامه کادروی که گرتوی اسلامی کردستان جبال هزینوان و نهاد که گرتن بله لسبراتی وان بویرین کو لدبر بهدینا نهاتینا روجا به تماشاوان اینجا مکتب سیاسی گرتوی اسلامی کردستان بیاننامه در کرد و تدا تاکید لسروی کی کرد کو دامو دزگین امنی لدبر تومت بار کردن لشوطان نبارگین فا د بیاننامه خدا یا گرتوی اسلامی رد که کو اندامینوان لگرشین دو ینزاخو نحیاس انکو قضايا سميلي بجداري كربا كوبيه سدم شوطاندن و تقدانا تبايا دكانين مي فروشتن و سنتر مساجي لزاخو هروا مكتبه سياسيه يگرتو براشكاوي و بالا تبوان بيران دخه پال پارتیا دموکراتا کردستان و داخل سروکاتیا هرم والین سیاسیین هرم که از بر پسرات خدامن لجالی که فاضل میرانی سکرتری مکتب سیاسی پارتیا دموکراتا کردستان به تمامی به که رد که کو دستیان پال وی که به برکو اوجی بجه کوچ دی به دست کی دی پال به و او نهیلن راج به وی اوی به در بازی دبرین دنین هرم کردستان به او افروشان ها تب که با کوین لسر اکران دبینن او دو جوان سیاران کل بازار زاخو به سدم بویرن دوهی خانشاندان دوهی گل پشتی نویجه اینی پیدا بون هاتنا شوطاندن جبلی شوطاندن نزی 20 دکانیان و سه اوتیلین سیاحی و گلک جهندن جی که تماشاوان نجا و کوین لسر اکران دبینن گلک شوانا وان گنجن سنیلن کارتونا دبن نک تک ددن بلکو دبن و کوین یعنی وینا خبر ده لبرچاوینا و کرم کم ببینن اوا جادن دو ین بازار زاخویا دیسان نوجه بازار زاخویا بەڵە بەرەزان ئەو وێنانەی کە دەبینین ژمارەیەک گەنجن کە هێرش دەکەنە سەر شوێنە گەشتیارەکان و بەو شێوەی کە دەبینین کە دوکانەکان تێک دەدەن و هەوڵ دەدەن بیسووتێن و پاشەوەی کە بینیمان ئەمە دیارە وێنەی ڕۆژە لە شەودا سەرجەم ئەو دوکانە ناسووتێنران و بە شێوەیە کۆنتترۆل نەکرا لەلایەن هێز ئەمریکانەوە و باس لەو کرا کە هێز ئەمریکان لە هەوڵی ئەوەدا بوون کۆنتترۆلی کەم بەڵام نەیانتوانی هەروەها لە سلێمانی دیارە دوای ئەوەی مەڵبەندی یەکی یەگرتوو لە شاری سلێمانی لە ئەنگرانی خۆی ئاگادار کردەوە کە دوای نیۆڕۆی ئەمڕۆ گردبوونەوەیکی جەماوەری لە شاری سلێمانی ساز دەکەن لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی ڕاگەیاند کە ڕێگە بە هیچ گردبوونەوە خۆپشاندانێکی بێمۆڵەت نادەن ئەمە وای کرد کە بەپێی لێدوانی دکتۆر محەممەد ئەحمەد کە سەرۆکی ئەنجومەنی شورای یەگرتووە لە سلێمانی ئەوەی ڕاگەیاند کە ئەوان لە بەردەم بارەگاکەی خۆیان خۆپشاندان ساز دەکەن وەکو ناڕزایی دەربڕین لە بەرامبەر ڕووداوەکانی دوێنێ و ئەمڕۆ بەێ شەبان بێگومن وەکی بەرپرس شورای یەکگرتووی ئیسلامی کوردستانی تێکەسکری بوومە دنەهادا ڕێ نهاتەدان خۆپیشاندا بێدەکەنم لێ ئەو دنها لەگەل پارێزگاری سلێمانی دوگوت و بێژاندانە بۆایی لە هەمبەر بارەگەی خوا کو دکەوێت دەبەرێکە باژارە سلێمانیە خۆپیشاندانە بکەن ئەوژی دەبێژە ئەم خۆنیشاندانە دەکەن لە خۆنیشاندانەمە و چارچوبێکە خۆنیشاندانێکە سڤیل یێ هێمندایە ji bo hûndê ku em tabîrên meşaret xwe dikin wekû ew dibêje li hember ev bûyerên ku derheqîwan hatiye kirin temaşavanê nêja ev wêne wênê doh taybet yên artî yê bajarê Zaxoyê wekû hîn dibêjin evan cihan şewat girtiye û bi temamî wêran bûne. شو مرخلي تبع
نه من بومخامین عرق بچی کیه؟ گونه نفته کیه؟ بشه جور و سریع نکن مخونه دیگه سریع نه بچی ایودی سریع باید مازن بەڵە بەرەزان هەست سەبارەت بە دوا پێشهادەکان سەرۆکی هێرێمی کوردستان بەیاننامەیەکی بڵاو کردوتەوە کە دەقی بەیاننامەکە وەکو خۆی دەخوێنمەوە بە ناوی خوای مەزن و دلۆڤان بەداخەوە دوای نیوەڕۆی ڕۆژی هەینی 2/12 بە هاندانی چەند مامۆستایەکی ئاینی ژمارەیەک گەنج هەڵساون باشنکردەوەیەکی تێکدەرانە و دروستکردنی ئاڵۆزی لەناو شاری زاخۆ و بەلاماری چەند شوێنێکی گەشتوگوزاریان داوە بە تایبەتی ئەوانەی سەر بە برامەسیحی و ئێزیدەکانن کەوا پێدەچێت ئەم کارە بە پێی بەرنمەیەک ئەنجام درراوە کە پێشتر بۆی داڕژراوە و دوای ئەم ئاڵۆزیەش هەم دیسان بەداخەوە ژمارەیەک لە خەڵک وەک کاردانەوە بەلاماری چەند بارەگایەکی یەکگرتوویان داوە کە ئەمەش بە هەمان شێوە کارێکی ناڕەوایە هێزەکانی ناوخۆ هەوڵێکی زۆریاندا بۆ ئەوەی کۆنتترۆلی ئالۆزی و ئاژاوەکە بکەن بەڵام پێیان نەکرا بۆیە من لە کاتێکدا ئیدانەی ئەو هەموو کردەوە ئەنامرۆڤانە و نایاساییانە دەکەم داوا لە خەڵکی کوردستان دەکەم کە پێکەوە ژیانی نەتەوەیی و ئاینی و مەزهبی بکەنە ئامانجی سەرەکی خۆیان و ڕێز لە پێکەوە ژیان بگرن کە ساڵەهای ساڵە بەشێک بووە لە کەڵچەری گەلی کوردستان کە ئەمڕۆ بۆتە جێ ڕێزی هەموو وڵاتانی جیهان بۆ ڕێگەگرتنیش لە دووبارەبوونەوەی هەر کردەوەیکی نایاسایی هاوشێوەی ڕۆژی هەینی بڕیارمدا بە پێکێنانی لیژنەیەکی تایبەت بۆ لێکۆڵینەوە و وەرگرتنی ڕێوشێنی یاسایی بەرامبەر ئەو کەسانەی کە بەو تاوانانە هەڵساون و بە تونترین شێوەش بێنە سزادان
هەروەها پاراستنی پێکەوەژیانی برایانەی ئەو برایانەی نێوان پێکهاتەکانی کوردستان تەنها ئەرکی حکوومەتی هەرێم نییە بەڵکو ئەرکی هەموو خەڵکی کوردستانە کە پێویستە پارێزگاری لێ بکەن و بە هیچ شێوەیەک ڕێ نەدەنە هیچ کەس و لایەنێک کە ئەم پێکەوەژیانە تێک بدەن و بە هەر بەهانەیەکی جۆرا و جۆریش بێت ڕەوشی ئارامی و سەروەری یاسا لە هەرێم پێشێل بکەن. تاکید دەکەمەوە کە بە هەموو توانایەکەوە بەرگری لە ئازادی و پێکەوەژیان و مافی هەموو پێکاتەکانی گەلی کوردستان دەکەم. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان 3/12/2011. بله تماشاوان نجا سروکی هرما کوردستان لدور روشا کل دبر بعدینان هات که روجبه بیاننامه در که کو که خواه نه دقیق بیاننامه دبها خوینم دبیجه به ناو خدای مزنو دلوان جه داخله پشتی نیوروی روجه اینیه 2/12 به هندانا چند ماموستای که نولی هجمره که گنج رابون به چند کریاره که تک درانو درست کردن آلوزیه د ناوا بازار زاخوده و پلامردانا چند جه کین گشتو گذاری به تایبت اوین سر به براین مسیحی و اسدینه کو واسا پیدچه افکاره لگور برنامه که هات به انجام دادن کو پیشتر باید به دارتنو پشتیوان آلوزیان جه که هم دیسان جه داخله کوجمره که خلکه و کی کارودان پلامارا چند برگینی گرتو دانه کو اوجی به همان او کار که نروایه هز نافخه بزاف زور دانه بوی چند کنترل آلوزی اوان آجوان بکن لی پینهات که کرن لورا من ده دمک ده از وان همو کریار نمروانه و نایاسایی شرمزار دکم و دا خازی لخلق کردستان دکم که به هفرا جیانا نتوی و اولی و مذهبی بکنه آرمانجا سرکی خو و ریزی لی به هفرا جیانه بگرن کو سالها ساله بشک بونه لی کلچرا گل کردستان کو ایرو بوی جه ریزه یا همو ولاتن جهانه او هر واحد او بیاننامه دبیجه برای گرتن جی لدوباره بونه و هر کریاره که نیاسایی هف اوای روژا اینی من بریار ده به پیک اینانا لیجنه که تایبت بو و کلینه ورگرتنا روژه نیاسایی لهمبر وان کسین که به وان توانا رابونه بتون ترین شیوه بین سزادان پاراستنا به هفراجیانا برایانه نوبرا پیک هاتن کردستانه به تنه ارک حکومت هرمی نینه بلکو ارک همو خلق کردستانه کو پیوسته پارێزگاری لبکن و به تو اوای که رنه تدان تو کسو آلیک کو و به هفراجیان تیک بدن به هر بهانه که جدا جدا جیبه او روش آرام و سروریه یاسای لهرمه بن پی بکن تأکید جدی کم کو به همو شان خواهد براوانی الازادیه به هفراجیان و معاف همو پیک هاتن گل کردستان کم. مسعود بارزانی سروکی هرما کردستان 3/12/2011. بەڵێ بەرەزان هەر لە ئێستادا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا هەریەک لە سەلاحەدین بەهادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان هەروەها عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لێدوانێکیان داوە و چەند تەسریحێکیان داوە با پێکەوە بیبینین. بله تماشاوان نجا دون هذا علي بابير امير كمال اسلاميه كردستان صلاح الدين بهادين سک امینداری گشتی یگرتوی اسلامی کردستان دور شپاندنا دای پیشاتن راوشه چند اخوانیک دان به هفران ها ام تماشا دکین. بسم الله الرحمن الرحيم سرتا سواسي جنابي ماما سعدي كين وهروا سواسي هم او
برا بە ڕێزانە لە سەرکردی حیزبەکان کە پەیوەندیان کردوە هاو خەمی خۆیان دەربڕی. بێگومان ئەوە پیرانێکە و ئەتوانی بڵێ سینناریۆیەکە بۆ لە باربردننی ئەو پرۆسەیە، پرۆسی ئاشتی، پرۆستەی ئیسلاح و چاکسازی و خێراکردنی شتی ترە چی پێویستە چی ویستراوە پیلانەکە تێناگەین ئێمە جارێ هێشتا چونکە تێناگەین و عقل نایبڕێ ئەمە بۆ ئەگەر لە زاخۆ حەدەسێک ڕووی داوە ڕووداوەکە نەخوازراوە چونەتە سەر مەلایەکی پارتی قسەی کردووە ئەوەنە تەحریزە هەرچیەوە خۆی مەسئولە لە قسەی خۆی خەڵکی شەڵساون دوای ئەوە چوون بۆ مەساج نازەم شوێنێک لەوێ هەیە سووتانویانە هەر ئەو خەڵکی کە لێ بوون خەڵکی تریشی پێوەلکاوە چۆن بووە ئەوە چ ڕەبتی هەیە بە ئێمە بە حیزبێکی سیاسی کە بارەکاکەی زۆر دوورە لەو شوێنەوە و هیچ ڕەبتێکیشی نەبووە دوایش ئەگەر لەوێ وایە لە سیمێر بۆ لە دۆک بۆ لە قەسرۆک بۆ ڕوونەکە ئەوە دەستێژێکی ئاشکرایە و بێ پاساویشە و بێگومان ئێمە پارتی و حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم مەسئولیەتی ئەو مەسەلانە ئەبێ بگرناسۆ و جوابی ئەو خەڵکە بدەنەوە جوابی یەکگرتوو بنەوە جوابی پرۆسەی دیموکراسی لە کوردستانە بنەوە ئەمە جاری دووهەمە ئەم بەزمە کە لە ساڵی 2005 کرا زۆر جوان بوو تاوەکو دووبارە بێتەوە ئێمە بەداخین بێگومان و نیگەرانی زۆریش و زۆریش هەوڵ دەدەین کە نیگەرانی و ناڕەحەتی ڕێخستن و جەماوەری خۆمان کپ بکەینەوە تاوەکو مزاعفات و دەرهاویشتی خراپی نەبێ بەڵام لەگەڵ ئەوە شاوەڕین بزانین دەسەڵات چیەکە بێگومان لە سیاسەکان لەگەڵ دروستکردنی لیژنە ئەزمونیان هەیە دەزانێت کە ئەگەر لیژنە بۆ شتێک دروست بکرێت ئەو شتەی ئەنجامێکی ناوێت تاچین باوەڕکەم بۆ لیژنە بێگومان لیژنەی بۆ چییە؟ سەرۆکی هەرێم بۆ شتی پچکۆلە بەیانی دەرکردووە و ئەمری دەرکردووە ئەتوانێت بڵێ هەموو ئەوانەی کە لە دهۆک مەسئولن و ئیجراعاتی ئیداریان لەگەڵ بکرێت حکوومەت دەتوانێت ئەوە بکە تحقیقی بۆ چییە؟ تحقیق لە چی؟ ئەگەر لە زاخۆ تحقیق لە باسی مەساج و بارەکە بکرێت ئەوە جێ خۆیەتی بەڵام لە دهۆک و لە سیمێل و لە مەقەڕی ئێمە لە زاخۆ و لە قەسرۆک تحقیق لەکوێ؟ ئەبێ ئیجراعات لە سوتێنەر و محرز و هاندەرەکانی سوتێنەر بکرێت هەر بۆ زانیاری هەموو لایەک لەو پەیوەندی تەلەفۆنیە لەو پەیوەندی تەلەفۆنی جەنابی کامەسوود من بەیانێکم دەرکردووە ئەڵبەتە من ئومێدوارم بەیانەکە بەو شێوەیە بێت کە ئاوی دڵی هەموو ئەو خەڵکەدا کە خۆی بە مەزڵوم دەزانێت کوری بەیانێکم دەرکرد بۆ زوانە دەخوێنرێتەوە ئێوە داوای یاسایتان هەیە تۆماری بکەنیان بێگومان حەقی یاسایی خۆمان محتەفزن پەرلەمانی کوردستان دیارە لە شتی ترا چەندە بەتوانا بووە لێرەش هەر ئەوەندە بێ چاوەڕی چی لەکەی سێلایانی ئۆپۆزیسیۆن بەتەمان کۆبنەوەیەکی ناسایی ئەنجام بدەن بێگومان بەڵێ کۆبنەوەمان دەبێت بەو جوان بەیانی هاوبەشمان هەر ئەمڕۆ دەردەچێت کۆبنەوەی دیکەشمان لەم ڕۆژانی داهاتوودا دەبێت بسم الله الرحمن الرحيم یارە ئەو کارەساتەی کە ڕووی داوە لە بادینان کە لایەکەوە هێرش کراوەتە سەر و شوێنانەی کە خەڵک بە شوێنی خراپیاندا دەنێت چ شوێنی مەی فرۆشتن چ شوێنی مەساج و کە دەگوتێ کاری خراپی تا دەکرێت و دواییش لە کاردانەوەی ئەوەدا کە لەلایەن کەسانێکەوە کە بە تەکید سەر بە ئەو حیزبن کە لەوێ دەسەڵاتی هەیە هێرشراوەتە سەر بنکە و بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی و جارێکی دیکە دیسان سووتێنراون و تاڵان کراون ئەوە بەڕاستی کارەساتێکی گەورەیە و کاریگەرێکی زۆر سەلبی و خراپی هەیە لەسەر هەموو ئەزمونە سیاسیەکەمان بە تایبەت کە بارودۆخی دنیا ئێستا بەرە و ئاڵۆزی و گۆڕانکاریە ئێمە پێویستە هەموو لایەک هاوکار و دەستبارگری یەکتر بین بۆ سەقامگیری بۆ ئاشتی بۆ تەبایی
زۆر شتێکی ناخۆشە بەڵام ئومێدم وایە کە قیادەی سیاسی کورد بە تایبەت جەنابی کاک مەسعود کوسەرێکی هەرێم زۆر بەجددی و بە خێرایی بێتە نێو وەزعەکەوە و چارەسەرێکی باشی بکە و ئەوانش کە دەستیان هەبووە لەو جێرە شێوێنی و لەو دروستکردنی ئەو کارەساتەدا سزایەکی باش بدرێن بۆی خەڵک تەمبێ بێوە چی دیکە ئەو جۆرە کارەساتانە دووبارە نەبنەوە کە بە تاکید بۆ هەموو لایەک زەرریان هەیە بە تایبەت بۆ کەسێک کە خۆی بە حکومڕان و بە دەسەڵاتدار دەزانێت لە هەرێمەکەماندا. والله دیارە لیژنەی تحقیقی دروست کراوە من لەگەڵ جەنابی کاک مەسعود بە تەلەفۆن قسەم کرد وتی من لیژنەیەکم دروست کردووە کە بە خێرایی تحقیق بکەن کە بزانین کێی لە پشتەوەیە بەڵام دیارە کە ئەوەی کە هێرشکرانە سەر باڕ و شوێنی مەیخانەشتەکان حاڵەتێکی گشتی بووە پێدەچێ بەڵام ئەوەی دیکە دیارە مۆرچێکی حیزبی پێوە بەڵام بە هەر حاڵ کە جەنابی سەرۆکی هەرێمی لیژنە دروست بکە و هیمێدم وایە لیژنەکە زۆر بەجددی کاری خۆی بکە و ئەوانەی کە دەستیان هەبووە بە تایبەت لە ئاڵۆزیەکە بەگشتی و بە تایبەت لە سووتانی تاڵانکردنی بنکەکانی یەکگرتووی ئیسلامی بە سزای خۆیان بگەێنرێن. بەێ تەماشاوانان نجار بە شوپاندنا ڕەوشێ بتایبەتی لە پارێزگا دووکێ خالیت ئەحمەد کارگەرێ لقایەکە پارتیا دموکراتە کوردستانی نەها لەسەر هێڵا پەیوەندیە کاک خالیت ڕۆژ باش ئەگەر تۆ بەحسێ ڕەوشە نەها و ئەو ڕەوشە لە پارێزگا دووکێ دەردوورەی نهاتکە ڕۆژە بێ بکەین. بەێ بێگومان ئەو ئاژاوات هی ئێواری باژێرە زاخۆ تێمێلێ و دووکێزا پەیدابی جهێ نەڕەحەتی و دڵگیرانی و حیبەتیامەیە وەکو پارتی دموکراتی کوردستان و لەقائێک چونکە دیاردەکە نەچاوەڕێکیری بی دوی کاودانی ئەمریکا ئەم تێدا جینە ڕۆژهەڵاتە ناوەڕاست و عێراق و کوردستانێدا ئەم چاوەڕێ بەرهەڤیەکە دیتر بین و ڕەوشەکە دیتر بینە و خەلکی کوردستانی چاوەڕێ بیتن مەپاشبان گۆڕانکاری و بان پێشهاتێت و دەڤەر بخۆبەت بینیتن و ئەم کورد پتر بەرهەڤیە خۆ بکەین ئەم نافماڵیە خۆ ڕێک بخین ئەم هەمی بەرە پێداگرتن و داکوکیکردن مافێ خەلکی کوردستانی و بەرە ئازادیە کوردستانی بە بچین ڕێکخستنە نافماڵە کوردی دهێت روش آوای کوردستان و کار کردن بو بکینان حکمت که هفدش هرما کوردستان دا او همی امید دلخوشکر بین و هیویا که گشت بی بومک و ام پیک و سردریه که درست و همی لان سیاسی پیک و بجدار بین سردری کردن گلوان ریدان و پیشات کوچاوریت تکرین عراق و روجرات نوراز داد نپیش ام سردریه که گل بکین و قازان جا خطی کردستان دا ور بگیرین. اوات یکرین آرمانش به تکدانا روشن آفای کردستان بیا و اکریزیا خطی کردستان بیا و تکدانا آرامیا دورا بهدینان بیا که اول ماه چند سال داند گشه دانه و بابا کرنه دانه و اتراوشکا تبایی و پیگوژیان دانه بحقیقت امگل نراحتینش وی دیارده و اوا مدیتی کاری که رخصتی بیا کاری که برهویه که پیش وقت باید بکرن و رخصتنه که یا تمامش باید بکرن فرانیا وی خلقی که دست به آجاوی کری دی باجه رزاقو حتی و گوهستن بود تیملی و برنامه که پیش به هفی بکن و گوهزنه دو کجی بارابتر شوان جحیلت بن جیه 18 سالیه دابین و شوک گلکی یه قوت هات بینه آماده کردن و هات بینه بله کای خالد وقتی بیجی اوه کاری که خاصی بو برنامه بوات بو دارتن گلو وزنیاری هنه که کیش پیش دوان کارا بو کی اف برنامه دارت بو بگمان یا دیار و آشکارا بی او برهویا راگهاندنه یا کنال لایانه که سیاسی و دستپیک حدث گل حدث جیا و شوکی گله که خراب هاته و گوهستن و داخویانین جدا جدایت که پتر بینه اگر آزراندن خلقه کی طایبتی لاوان که شوکی گله که یه دجوار و آرستکیری تادنه هاندان و تادنه آرستکیرن و وکی قارمانیه که آن وکو کاره که گله که پیروز نشاد دان که اف کاره یه آجا و گیرو تکدانه یه که مدیتی که هم همی حقیقت گلک دلگران و نخوش بینش و که باجر دو که دیمیل زاخود افشته بینه پیش شکست چاوره کری نبیه و امروی هزر کرد که اف خلک نخل خلک وانده برای بلکوی هند هات بینه
تعبیه کردن که حقیقت یا دیریش رفتار و روشت و کلتور دوره دا تانه هاندان و پابدان. بله وکود او کنگره چاپمانیه دا که تدیتی امیداری گشتی گرتو اسلامی کردستان و امیر کمالا اسلامی کردستان تاکید کردن که د سالدارن دبره برپسن جبر کو او برپسن ج پاراسنا سرو مالن ولاتیان و وان براگان گلو اگر و گهداریا به مؤتمر صحافی کر به تبینیا وکو پارتیا دموکراتا کردستان لدوی که چیل سر رهبریا پارێزگا دووکێ دەستگای خۆیت ئەمنی و لایەنێ دیر سیاسیژی و هەمی هێزوشیانێت خۆ هەوڵدان کنترۆلا بێ ئاژاوێ و بێ هەواهەنێ یا حقیقت نەچاوەڕێکیری کو ڕۆژێکە ئەینیدا بارەفترژی خەلکێکت بهێنڤەدانێدا بین و بەرهەڤیا بەرهەنگاریکردنەوەی نەهاتبیکردن حقیقت پێشوەخت چونکە تشتێکێ نەچاوەڕێکیری بی دهی ئێواری وەرە هەمی هێزوشیانێت خۆدا کارت کن بو پاراستنا مال و سامان خلکی و سر و سامات خلکی و پاراستنا بارگاهان دا شویدی به اجدار بین گلوان دا همی هزوشیان خو حتی برس پیدیجی کار کریه بو هنده ریل و آجاوه و کار درندانه بیتا گرتن. بله دنها روش لدوی که گلو روش لدبر بعدین هم بشه یکی گشتی دنها دا چاویه شروع اولهیه به روش ابرو سپیده یا آرامه یا تنایه چه بزاوه تو ناینه برچاف کرن و پیویا معوه که روش بر قرار ببیتن و او کسی که بینه اگره و آجاوه بینه کشان بود دادگاه و گهنه سزای خو و اوه نبیته دیارده که دوباره ببیته و هم همین دکار کن که وان کسین که بینه اگر و بینه پالدر که وان گنجا وان لاوید بوسا بره به کار هنده خراب ببن بگهنه سزای خود. بله کاک خالد دنها دا گرتو اسلامی کردستان راگهاند گوجبلی و چند کسی که پارتیان هات نگرتن برپس پیوندین مالباند سی گرتو اسلامی کردستان لدهو کجی که جبال هزینه و لکاریه بات نگرتن گلو هین و چا دشوپینن؟ هزت امنهای ابروکه همی شیانت خوبه یکارت کن که امنهی واجر پارزن امنهی حولاتیان پارزن و سروسامانتان پارزن و همی لاین جید ارکی وانه که رول خوب ببینن برقرار کردن و تناهی و آرامی هنه جید جوال جی اولاینت که تا اماجه بکری ارکی وانه که اوجی رول خوب ببینن باید چنده و من هیچ بزانی نگجینین که تکاد بیتا گرتن اگر هات بنا گازی کرن یا دیتن و کمبین گل هات بنا کرن با هنده اوجی رول خور را ببین اگر بتوانن بله کای خالد اكو سروك جوات شورای يگرتو اسلامی کردستان جي که پیشدمه که بو انارتی خویا کرد که هند اندامن سرکرداتی و اندام پارلمان پارتیوان چند کادروی کن بلندین و پارتی شلای دزگین اولهی لدویکات نگرتن گلو دنا دا خبرات چند راسته و تنسیق هفبندی دنا برا آلین سیاسی پارزگاه دو که بشه که گشتی کشان پارتی دموکرات کردستان باقی لایننده لگل جهن پیوندیدار جهن اولهی چنه بو پیتر آرام کردن روشه و کنترل کردن و روشه کنها هات که روجبه دی پیزانی ندمن او کسیت اماجه بکریت هاتی نگازی کرن بو هنده اوجی رول خوب ببینن اگر بگنهن و بتوانن به دیارده داوی که من اماجه پیدای و هزت اولهی همیه برهدیت خود کن و هولاتیش یا گلک نرحتن هولاتی دور بهدینان پالگاه دو که گلک دلگرانش به دیارده چونکه حقیقت یا نامویش دوره و همیز بجدار و پشتوانت هزن امناهی نکو برقرار تناهی برقرار ببیتن و پاشماوت و دیارده بین پاکش کردن و جارستر کردن و سورک ببیت دانان. بله خالد احمد کارگر لقایی که پارتی دموکرات کردستان باجار دو که گلی سپاس بود تولی بوناتا أنا هاي قبلناك رغم صورة يجي قطعي أنا أركي ويجرتو ويجي بيه ويجي بيه ذي بورتيونا بورتيونا إيش بس أنا وين خال
دەست نبینم خدا بس ورا تابع بەڵێ بەرەزان هەست سەبارەت بە دۆخی ئەمنی پارێزگای هەولێر یاخود هەولێری پایتەخت لە ئێستادا پەیامنێرمان سێن موفتی لەگەڵماندا سڵاو لێ بەسەهێن دوا پێشهاتی باری ئەمنی بە تایبەتی چییە لە هەولێرەکە باسکی بۆمان؟ بەڵێ سڵاو لە بینەران دیارە ئەوەی کە ئێستا هەیە لە شاری هەولێر دەگوزارەیە هەولێر دەتوانین بڵێن لە دۆخێکی ئارامە ئێمە وەکو تیمێن ئارتی چەند دەبێت لەوە شەوە دەست پێ بکەین کە چەند خولەکێک لەوە و پێش لەلایەن سنتەرێکی مەساج لە گەڕەکی شۆرشی شاری هەولێر ئاگادار کراینەوە کەوا ئێستا ئەو سنتەرەی مەساجە خەریکی ئەوەیە یاخود باڵێن سەرقاڵی ئەوەیە لافیتە و خەدعەکان لێ بکاتەوە دیارە ترس گەیشتۆتە دڵیەوانیشەوە نەوەکو ئەو ڕوودا و پێشاتێک کە لە دەڤەری بادینان هەبوو لە شاری هەولێرش دووبارە بێتەوە بەهەرحاڵ ئێمە لە بەیانیەوە لە پەیوەندی بەردەوامداین لەگەڵ بەرپرسانی ئەمنی و بەرپرسانی حەزبی و حکومی لەو شارەدا ئەوەی ئێستا ئەمە بزانین ئەمڕۆ کاتژمێر 3 دوای نیوەڕۆ مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان جاری ئەوەی داوە بۆ ئەندامان و دۆستانی خۆی کە وەکو ناڕزای دەرونێک لە هەمبەر ئەوەی کە ئەو هێرشانەی کراوەتە سەر بارەگاکانیان لە بادینان بێنە سەرجادە و ناڕزایی خۆیان بەتوندی دەربڕن هێنارتی بۆ ئەمە بەسەش پەیوەندی بە نەوزاد هادی پارێزگاری هەولێرەوە کرد ئایا ئەوان بە فەرمی ئاگادار کراونەتەوە نەوزاد هادی لە پەیوەندێکدا تاکە وەڵامی ئەوە بوو کە وەزارەتی ناخۆ دوای چەند خولە چێشکەیان دوای چەند ماوەیەکی کە بەیاننامەیەک بە فەرمی دەردەکات لە هەمبەر ئەو گردبوونەوەی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەوەش بڵێن ئەو گردبوونەوەی کە باسی دەکەیت دەڵێ کاتژمێر 3 ساز دەکرێت هیچ مۆڵەتێکی بۆ وەرگیراوە لە کاتێکدا ئەمە بینیمان لە سلێمانی لیژنەی ئەمنی پارێزگای سلێمانی ئەوەی ڕاگەن بوو کە مۆڵەت وەرنەگیراوە بۆ گردبوونەوەیە ئەوەی هەولێر مۆڵەتی بۆ وەرگیراوە ساز دەکرێت ئێمە پەیوەندیمان کرد بە ئەندامانی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی لەوە ناچێت هیچ مۆڵەتێکی بۆ وەرگیرابێ بەڵام بە شێوەیەکی ڕۆن خەڵکیان ئاگادار کردوتە یان ئەندامان و دۆستانی خۆیان ئاگادار کردوتەوە هەروەک گوتم نەوزاد هادی پارێزگاری هەولێر لە پەیوەندێکدا بە ئێمەی ڕاگەیاند کە تاکە وەڵامی ئەوە بوو کە وەزارەتی ناوخۆ بۆ ئەمە بەستا بەیاننامەیەک دەرەکات بەڵێ ئێستا سەبارەت بە باری ئەمنی هەولێر لە ئێستادا هێز ئەمنیەکان چ ڕێگەیەکیان گرتوۆتە بەر بۆ کۆنتڕۆلکردنی باری ئەمنی لە هەولێر لە هەولێردا هێز ئەمریکان ئێستا بە شێوەیەکی وەکو ڕۆژانی ئاسایی وەکو ڕۆژانی پێشووتر بە شێوەیەکی احتیاطی لەسەر شەقامەکانە وەکو جاران بەدیەکرێن کەواتە با قسە لەسەر ئەوە بکەین کە ئەو لایەنگرانەی کە سەربەرخستنەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستانن جگە لە ئەو گردبوونەوەی کە بەرگارە کاتژمێر 3 سازی بکەن هیچ هەڵویستێکیان نەبووە تا ئێستا و لە بەرامبەردا هێز ئەمنیەکان چۆن مامەڵەیان کردووە لەگەڵ ئێوەی ڕۆژنامەنووسان و لەگەڵ ئەو کەسانی کە ناڕزایی دەردەبڕن تاوەکو ئێستا ئەو هەڵوێستەی ئەندامان و دۆستانی یەکگرتووی ئیسلامی هەیە بە تەنها دەتوانین بڵێن لە کەناڵە میدیاکانەوەیە بە تاوەکو ئێستا هەڵوێستێکی فەرمی نەبووە هەڵوێستێکی ڕوونیان نەبوو با بڵێن لە ناو شەقامەکان لە شوێنە گشتەکانە باس و خواست بکەن ئەوەی کە هەیە تەنها لە شاری لە سووری پارێزگای شاری هەولێر بە تەنها لە ڕێگەی کەناڵە میدیاکانەوە بووە بەڵێ ئەی سەبارەت بە مامەڵەکردنی هێز ئەمنیەکان لەگەڵ ڕۆژنامەنووسان بۆ ڕووماڵکردنی ڕووداوەکان لە شاری هەولێر ئێمە دەتوانین ئەوەی کە بینیمانە وەکو ڕۆژانی ئاسایی هەروە گوتم ئێستا تیمی نارتی بۆ بەدواداچوونی ئەو پەیوەندی کە بە ئێمەوە کرا سەبارەت بەو سنتەری مەساجێک کە لە گەڕێکی شۆڕش خەریکن قەدع و لافیتەکان لێەکەنەوە چوونەتە ئەوێ تاوەکو ئێستا شتێکی ئاساییە ئەو سنتەری کە باسی دەکەی پارێزراوە لەلایەن هێز ئەمنیەکانەوە پێش ئەوەی کە چۆڵ بکرێت وە خۆتەڵی بە گوێرەی ئەو زانیارانەی ئێمە کە لەگەڵ بەرپرسانی ئاسایش پەیوەندیمان کرد ئەوەیان ڕوون کردەوە کە هەموو ئەو شوێنە گشتیانە تەنانەت بە شوێنەکانی مەیفرۆشتنیشەوە دەپارێزرێت لەلایەن هێزەکانی پۆلیس و هێز ئەمریکانی شاری هەولێرەوە
بەڵێ سێن مفتی پەیامبەری هێنارتی لە هەولێر لە دوا پێشادا ئەگەر بکرێت ئاگادارماکەیتەوە دواتر لەگەڵ تا دەبین بۆ ڕووماڵکردنی دوا پێشادەکانی هەولێری پایتەخت. سپاس بۆ پەیوەندەکە. سپاس. بله شبان بگومن او مؤتمر صحفی امیر کمال اسلامی و امیندار گشتی یگیرتوی اسلامی کردستان جی تأکید سایکرین بله تماشاوان نجا صلاح الدین بها الدین دبیجه پارتی و حکومت و هرم و سروکاتی هرم برپرسیارن لبرکو او برپرسیارن لپاراسنا راوشه لدبر بهدینان او برپرسیارن لوی و سبارات پکینان لجنه کی جی جاری سروکی هرم کردستان سربریار سروکی هرم کردستان او وی کی رد کرد بيجا فلجنا لسرچ بنما بيت بيان دم كده كو بيوستا اداره دبر اجراءات جديه لجلوان بينكرن هروها اميركم على الاسلاميه كردستان جي كده فيدا اخواني خد وسط كزدك كو حزب هذا صلادار لدبر او برپرسيارا وان بويرانا كل دبر بهدينان هاتنا روجوي تايبتي هاندانا هندي كسان بو پارلماردانا دامو دزگين يگيرتو اسلاميه كردستان لويره و اميندار يگيرتو جدي بيجا و بوجاره كمنينه بلكو جاردن جي كانغو و بوجارادويه لدبر بهدينان هيرش بو سرباره گنتنه كرن هروا خالد احمد کارگری لقا ایک پارتیا دموکرات کردستان و ایک رد که کو تو اندام پارلمان و اندام سرکرداتی که گرتوی اسلامی کردستان ل بازار دو که هات بگیرتن تنه اوه هاتینا گازی کرن بوی چند روشا کول دبره چه بوی تایبتی سلطنا بارگهن و پارتی انکو یه گرتو ل دبره بعدین دیگلوان گوتو بیج بکن و کو عود بیج تنه هاتینا گازی کرن نه هاتینا گرتن بەڵێ هەکار بەڵێ سەبارەت بە لێدوانەکەی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان هەروەها علی باپیر کە ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستانە ئەوەیان ڕاگەیاندبوو کە ئەگە بکرێت ئەماژە بە قسەکانی سەلاح الدین بەهادی بکەین کە ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستانە وەکو قسەکەی خۆی پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هێرەم و سەرۆکاتی هەرێمی بە بەرپرسیار دەزانێت وەها وەکو قسەکەی خۆیتی لیژنەی بۆ چییە سەرۆکی هەرێم دەتوانێت ئیجراعاتی ئیداری لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بکات هەروەها علی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی ڕاگەیاند کە ئیدانەی ئەو کارە دەکەن و بەیاننامەیەک دەردەکەن و وەک خۆی وتی ئەوە کارەساتێکی گەورەیە و کاریگەری خراپی هەیە لەسەر دۆخی ئێستای هەرێمی کوردستان. بەڵێ بۆ سەبارەت بە دوا پێشهاتەکان جعفەر گوانی و تەبێژی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی لەسەر هێڵی تەلەفۆنە سڵاو لێ بێ کاک جعفەر سەبارەت بەو بۆ ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەڵێت ئەو وتاربێژەی کە لە زاخۆ وتاری هەینی پێشکەش کرد سەر بە پارتی دیموکراتی کوردستانە. بڵێ ئێمە بەڕاستی دوای ئەو ڕووداوە خاڵی یەکەم حەز دەکەم قسە لەسەرەوە بکەین کە ئێمە وەک یەکێتی زانایان ئیسلامی کوردستان لە یەکەم قۆناغەوە زۆر بەجددی بە دوای کارەکە ڕۆشتین بەڕێز مامۆستا مەلا ئەحمەد شەرنەخی بەرپرسی لقی زاخۆی یەکێتی زانایان لەگەڵ ڕووداوەکاندا بوو تا ئەو وەختی هێور کراوە بەڵام دوای گەڕانەوەیان دیارە دۆخەکە دژوار بۆ ئەو ڕۆکەش وەبدێک یەکێتی زانایان کە سەرۆکی یەکێتی زانایان و زێگر و چەند ئەندامێک و سەردانی دهۆک و زاخۆ ئەوانیان کردیا بۆ ئەوی لە نزیکەوە لەگەڵ مامۆستایانی ئاینی بکەن چۆن بە شێوەیەکی حەکیمانە معاملە لەگەڵ واقعەکە بکەن و ڕەوشەکە بەرەو هێوربوونەوە بچێت. سەبارەت بەوەش ئەو مامۆستایە چلایەنێکە یان وای کردووە نا ئێمە بەڕاستی تاکو ئێستا تەنها قسەی گشتینە ڕاگەیانەکان دەڵێن ئەو مامۆستایە لەو تاری هەینی تەحریزی کردووە بەڵام بەڕەسمی تاکو ئێستا نەتوانراوە ئەوە ئیسپات بکرێ ئەوەی یەکەمین لایەن کە پەیوەندی بەو لایەنەوە هەبێ وەزارەتی ئەوقاف بەڕێوەبەرایەتی ئەوقافی زاخۆیە ئێمە پەیوەندیمان لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری ئەوقافی زاخۆ کاکسمیان کرد ئەو گوتی نەخێر هیچ شتێکی وانە تەنها قسەی ڕاگەیانەکان حتا ئەو چەندجار سمارەی کردەوە وتی بەداخەوە ڕاگەیانەکان بە زۆری دەیانەوێ ئەو دۆخە بە مل مامۆستایەکی ئاینیەوە دابنێن ئەو مامۆستایە 2 هەفتە پێشتر لەو تارێک باسی خراپی عارە خواردنەوە و باسی خراپی شوێنەکانی مەساجی کردووە نەک مامۆستا ئەو هەفتەیە تەحریزی خەڵک دابێت کە خەڵک کەواتە کاک جعفەر دوێنێ نەبووە وتارەکە؟ بەڵێ وتارەکە دوێنێ پێشکەش نەکراوە؟ وتارەکە بە پێی قسەکانی کاکسەمیان بێنە خێر دوێنێ پێشکەش نەکراوە ئەوەی پێشکەشیش کراوە تەنها ئەوە بووە مەسەلەن باس لە خراپی ئارە خواردنەوە کرایە پێشمایە باسی خراپی ئارە خواردنەوە تەنها مامۆستای ئاینی نییە
خەڵکی دیکەش باسەکە بۆ ئێمە هیوادارین ئەو دۆخە بە مل مامۆستایەکی ئاینیەوە نەندرێتن هەموو لایەکیشمان دەبێ هەوڵ بدەین هەر لێرە بە دەرفەت دەزانم ئەو قسەیە بکەین هەموو لایەک دەبێ هەوڵ بدەین شت لابردن و لابردنی ئەو شوێنە خراپانە دەکرێت بە خۆپیشاندانی هێمنانە بێ بەڵام بە دروستبوونی تند و تیژی ئەو حاڵەتانە ڕێک ناکەوی ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین لە ئەنجامی ئەو ڕووداوە دیارە دەرکەوت خەڵک ناڕازیە بەو بێ بەرنامەی ئەو هەموو شتانە هەیە بۆیە دەبێ ببێتە دەرفەتێک حکوومەتی هەرێم کۆنتڕۆڵێک دابنێ بۆ شوێنی مەی خواردنەوە و مەساژ و ئەو شتانە کە بەو شێوە ڕەمەکێنە بێ کە شعوری خەڵکی موسڵمان بریندار بکات. کەواتە کاک جعفەر ئەمینداری گشتی گرتووی ئیسلامی کوردستان دەڵێت ئەو مامۆستا ئاینیەی کە ئەو وتاری پێشکەش کردووە سەر بە ڕێخستنەکانی یەکگرتوو نیە و سەر بە ڕێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستانە ئایا هیچ زاریانێکتان هەیە لەسەر ئەو مامۆستایە؟ ئێمە مامۆستای ئاینی بە سەر لایەنێک حساب بکرێ و مامۆستای یەکگرتووە یان پارتیە یان یەکێتیە یان کۆمەڵە ئەوە لە لای ئێمەنی ئێمە کێشێتی زانایان ڕێکخراوێکین هەموو مامۆستایانی ئاینی مامۆستای کەسی یەکگرتوو بێ کۆمەڵ بێ پارتی بێ یەکێتی بێ هەر کەسێک بێ بەڵام ئایا ئەو مامۆستای لەسەر بە ڕێخستنەکانی پارتیانە نەخێر ئەمە زانیارێکی وردمان لەسەر ئەوە نییە. کەواتە بە دوواداچوونی زیاتری ئێوە چییە بۆ ئەو وتارەی کە پێشکەش کراوە بۆ ئەوەی جەنابێ دەڵێ قسەکان بەو شێوەیە نەبوون تەنها باسی حرامکردنی مەی و ئەوانە کراوە بەڵام لە لایەکی ترەوە دەوترێت کە هانی خەڵک دراوە هەندێک لە لێدوانەکان دەڵێن لافیتەیان هەڵگرتووە ئەو کەسانی کە خۆپیشاندانیان ئێساس کردووە. کەواتە من قسەکانی خۆم کە دەڵێم قسەیەکی وا نەکرایە ئەوە قسەکانی من اعتماد بەسەر قسەکانی بەڕێز بەڕێوەبەری ئەوقافی زاخۆ بەڕێوەبەری ئەوقافی زاخۆ بە وردی ئاگاداری هەموو وتارەکان بووە ئەو چەندجارێک لە سایتی یەکێتی زانایان بڵاومان کردیتەوە چەندجارێک دووبارە دەکاتەوە دەڵێ بەداخۆ بە زۆری دەیانێت ئەو شتەی بخەنە بل مامۆستایەکی ئاینی بۆ بە دوواداچوونی ئێمەش دووبارەی دەکەمەوە ئێستا بەڕێز سەرۆکی یەکێتی زانایان بەخۆی و تێگر و وەختێک ئێستا لە زاخۆ و دهۆک و ئەو دەبەرەنە بۆ ئەوەی بە وردی لە نزیکەوە لە واقعەکە تێبگەن و حەقیقەتان بزان و دوایش بە حەکیمانە مامەڵە بکرێ بەڵام لێرە داوا لە مامۆستایانی ئاینی دەکەین هیوادارین هەمویان بە حەکیمانە کار لەسەر ئەو دۆخە بکرێ بۆ ئەوەی ئەمن و ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان تێک نەچێ و ئەو ئارامی لە کوردستان هەیە بەردەوام بێ و حەکیمانە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن. بەڵێ کاک جعفەر ئەمە لە کاتێکدا دکتۆر بەشیر حەداد کە سەرۆکی لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینیە لە پەرلەمانی کوردستان ڕەخنە لە هەندێک وتاری هەندێک لە مامۆستایان دەگرێت دەڵێت ئەوان لە ڕێنمایەکان دەردەچن ئێوە چی دەڵێن سەبارەت بەو وتارانە؟ بەخۆی من پێم وایە لەوەی زەڕوتر شتێکی دیکە هەیە مەسەلەن هەڵقتانی خەڵکی بۆ سەر ناوەندەکانی مەشاز و ئارە خواردنەوەی لە کێوە دروست بە طبعاً ئەگەر تەماشای گۆڤارەکان بکەن کۆمەڵە گۆڤار هەیە کە لە هەرێمی کوردستان دەرەچێ ئەوانە هەندێک راپۆرت کە ئێستا ئێمە بە ئەرشیف زۆرم لایە ئەو ڕاپۆ ڕۆژنامە و گۆڤارانە باسەوە دەکەن کە ئەو شوێنانە شوێنی تەندروستینی نەشکاری لەشفرۆشی تێدا دەکرێت ئەو حاڵەتانە کە چەند جارێک دووبارە بۆ لەوانەیە خەڵک ئینفعال بوو بێ و تاریش بێگومان هەموو مامۆستا مەلایکەت نییە هەڵە نەکاتن چۆن مامۆستا هەیە تووشی حاڵەتی هەڵە دەبێت بە هەمان شێوە وەکو ڕۆژنامەنووسێک و ڕاگەیانکارێک وەک هەر کەسێکی دیکە بۆیە دەشێ مامۆستایەکیش هەڵەی کرد بێ هەمومان وەگوتم مەلایکەت نینە. بەڵێ کاک جعفەر دوێنێ لە هەواڵەکانی ئێمەدا وتەبێژی وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە لەو ڕەوشەی کە لە زەخوات و تەواراوە دەستێکی لە پشتەوەیە ئایا ئێوە هەڵسەنگاندن تا بۆ قسەکان وتەبێژی وەزارەتی ئەوقاف چییە؟ من قسەکانی وتەبێژی وەزارەتی ئەوقافم گوێ لێ بوو کاتێک ڕاستەوخۆ قسەی بۆ ئێوە دەکرد طبعاً ئەویش ئەگەر لە وتارەکەیدا ئەویش تاکیدی کردەوە کە هیچ مامۆستایەک ئەو ڕۆژ قسەی نەکردووە من لە ئێنە هەر قسەکانم گوێ لێ ڕاگرت ئەو گوتی 2 هەفتە پێشتر قسەکان بووە سەبارەت بەوەش دەستێکی لە پشت بووە ئەم پێم وایە هێشتا زووە ئەمە قسە لەوەی بکەین چ دەستێکە چ دەستێک نیە چێ نییە پێم وایە هێشتا زووە ئەو لیژنەی دروستکرایە کە بە دوواداچوون بکە دەبێ ئەو دەرەنجامەکانی دەربخات. بەڵێ ئەوکۆ دیار لە کوردستان پیاوانی ئاینی دەورێکی کاریگەریان لە ناو کۆمەلگایە بەتایبەتی کۆمەلگای ئێمە زۆرینەی موسڵمانە لە ئێستادا لە ڕەوشێکی ئەسکاری وەکو ئێستادا ئێوە وەکو یەکەتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان کە تەمسیلی زۆربەی مامۆستایانی ئاینی و تاربێژی مزگەوتەکان نەکەن لە ڕۆژێکی وەکو ئێستادا تەوجیهاتی ئێوە ڕاستپەردەی ئێوە بۆ مامۆستاکان چییە بۆی ڕەوشێکی بەرەوە ئاراستەیەکی ترەوە؟ طبعا لو سبتاني مامۆستا عەبدوڵڵا سەرۆکی یەکێتی زانایان ڕاستەوخۆ لەگەڵ لقەکانی یەکێتی زانایان لەو دەڤەرە دانیشتووە ئێمە لە وتارەکان کە مامۆستا قسەی بۆ بەڕێزانە کردەوە ئێستاش کە بەڕەسمی بە بەیاننامەیەک لەوانەیە پاش ماوەیەکی دیکە بڵاوی دەکەینەوە بەڕاستی ئێمە داوا لە مامۆستایانی ئاینی دەکەین
حەکیمانە مامەڵە لەگە ئەو دۆخە بکەن ئەو دۆخە هێور بکەنەوە چونکە هەرچەندێ ئەمن و ئاسایش لە کوردستان زیاتر بەرقەرار بێ ئێمە دەتوانین زیاتر بە حڕیەت دینی خۆمان بکەین هەموو شتەکانی خۆمان بە چاکی بکەین بۆی هەتا دەکرێت داوا لە مامۆستایانی ئاینی دەکەین دوور لە هەر قسەیەکی تەحریزی دوور لە هەر قسەیەکی سندوتیشی هەتا دەکرێت حکمت و حەکیمانە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن. بەڵێ کاک جعفەر لە ڕووی شریعەتی ئاینی ئیسلامەوە تا چەند ڕێگە پێدراوە کە شوێنێکی ئاوا هەرچەندە لە ڕووی ڕاوە ناکۆکبی لەگەڵ یاخود بۆ شێوەی بێ تا چەند ڕێگە پێدراوە کە لە ڕووی شریعەتەوە هێرشت بکرێتە سەر بۆ ئەوەی وەکو پەیامێکی خۆتان بگەێنن بۆ کەسانی کە لە دوێنێەوە تا ئێستا خۆپیشاندانەکان ساز دەکەن. طبعا ئەم باسی لایانی شەرعی ناکەم مفتی چونکە من وتەبێژم مفتیمە دەبێ مفتیەکان قسە بکەن بەڵام ئەوەندە هەیە ئێمە پێمان وایە هەموو شتێک بەهێمنی دەتوانێت چارەسەر بکرێت بە عنف و توندوتیژی چارەسەر ناکرێ داوا لە هاوڵاتیانی بەڕێز دەکەن کە لە شوێنێک لەبوونی ئەو دیاردانە ناڕازین دەکرێت ئیمزا کۆ بکەنەوە دەکرێت خۆپیشاندانی هێمنانە بۆ هەندێک لایانی بەرپەر شتێکی وا بکرێت بەڵام هێرشکردن و سووتاندن و سیارە و سووتاندن و ئەوانە پێما دۆخەکە چارەسەر ناکە وەک ئێستا و ڕەوشەکە خراپتر دەکات. بەڵێ ئەگەر دەرکەوت لە کاتێکە کە ئەو وتاربێژی مزگەوتی زاخۆ تەحریزی کردووە بۆی خەڵک ئەم خۆپیشاندانە بکەم توندوتیژیە لێ پەیدا بێتەوە ئایا هەڵویستی یەکەتی زانایان چۆنە بێ لەسەرەما؟ بخۆی ئێستا ئێمە لایانی ئیدارینی ئێمە ڕێکخراوین ئیشی ئێمە دیفاع لە مامۆستایانی ئاینیە ئەگەر مامۆستایانیش هەڵەی کرد ئیشی ئێمە بانکردنە تا ئامۆژگاری بکەین بەوەی لەسەر ڕێی ڕاست بڕوە بەڵام ئیجراعات دەکرێت ئەوە ئیشی ئیداری دەگرێتەوە سەر وەزارەتی ئەوقاف. بەڵێ جعفەر گوانی وتەبێژی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ زانایەکانت.